بەڕێزان مەسعود بارزانی سەر لە نوێ شتێک ینی کردنەوەی هەر شتێک بە ناوی کورد پێشمەرگە شتێکی دڵخۆشکەرە کەسمان ئەوە نین هەڵە نەبم لە ئیتالیا شەقامەکەی بە ناوی کوردستان دوو کردنەوەی شەقام ینی بەدناوی دەیان وڵاتی هەیە فەڵەستین گەلێک زۆرە ئوردن هەیە قاهیرە هەیە ینی شتێکی نوێ نییە داهێنانێکی گەورە نییە لە فەڕەنسا ئەڵێن 6,000 شەقام هەیە شتێکی دڵخۆشکەرە کە ئەو بەس ئەو ڕێڕەوەی مەسعود بارزانی دەیگری دەرخەری ئەو عەقڵی ئەو کابرایەکەوە عومری گەیشتە 80 ساڵی هێشتان هەر بە عەقڵی تاگڕەوی حیساب نەکردن لە بۆ ڕایگەشتی ڕێزنەگرتن لە پێشمەرگە لە قوربانی و تێکۆشانی هەموو خەڵکی تر بەس خۆی و بنەماڵەکەی و حزبەکەی ئەوانەی پێبەشەرە پێشمەرگە ماڵی بارزانی بەشەکن ینی حزبەکەی خۆی بەشەکن لە هەموو قۆناغەکان 37 کەسی بردیە ئەڵێن زۆربەی بارزانینە کۆنە پێشمەرگە لە کاتێکدا مەسعود بارزانی لۆ متەنەوەعید ناکرد ینی 37 کۆنە پێشمەرگەی هەموو حزبەکانت بەبردوایە کە هەیە دەقاتی هەموو بنەماڵەکەی تو قوربانی و خەبات و تێکۆشانیدایە ئەو ڕێزی لێ نەگری بە ناوی پێشمەرگە چ ڕۆژێک ڕێزی لێ دەگری 350 کەست بردیە لە بۆ حیمایەی خۆت هەرچی قامەی ئەوڕۆپیت هەیە بردیتت لە ترسان چیە دوو چالاکوان لێت خردابتەوە خوا شەرم نییە یعنی یەکێک پێشمەرگە بیدەبی لە چالاکوان بترسێ بە جددیمە چالاکوان 3 ڕۆژە بردیتی لە ئانا سیرکن بارزان قەساب و مەنسووڕی کوڕی و کوڕەکانی نەوزات هادی و سەنگەری برایی وانە هەمووی قامەیان بە پارەی ئەو میلەتەی کڕێ حیمایی کردن من دوێنێ لە بەوەم نییە بڕۆن تەحەدا دەکەم دنیەکەم کەس ڕامگەیانوتم مەسعود بارزانی دەستە پاریس و هەموو ئەوانەی کادری ئاسایش و پاراستنن کە ئیقامە و جنسیان هەیە پێی گوتینە بێنە پاریس لۆ حیمایان بکە لە هەموو ئەوانە گرنگتر بەڕێزان پێشمەرگە لە ڕۆژی لۆ پەڕی خراپیانی چ لە جادەیەک کە فەقیرەی تۆ موچەیەکت پێ نادرێت چ دەچی شانازی بە پێشمەرگە دەکەی ینی بە جددی من زگم برسیوی چ لە کوردستان بکەم چ لە وڵات بکەم بە تایبەتی ئەگەر پارەکە هەبی ناشترێ خۆیان های لایف بە ناوی پێشمەرگە بازرگانی دەکەن پێشمەرگەی نەکبەتیش دەرۆزەی دەکات لە مزگەوتەکان ڕادەوەستی هەزاران چیرۆک و نەخۆشی و جیابوونەوەی ژنومێرتەیە کاتیشم دەچی بازرگانی بە وشەی پێشمەرگە دەکات لەوەش چێ بەس لە بۆ حیزبەکەی خۆی بنەماڵەکەی لە هەب کاڵتە جاری تر وەزیری پێشمەرگە ئامادە نەبووە کاکەس ئەوە قەید ناکە سەرۆک حیزبەک چووە ئێ باشە لۆ سەرۆک حیزبەک دەچیتن لۆ سەرۆکی هەرێم ناچێ لەقەن سەرۆک شەرێمەک دەبم ئومێد خۆش ناو دەچی ئێکاکە قەید ناکە ئومێد دەبێت بەس لۆ وەزیری پێشمەرگە نابێت لۆ دوو جەنڕاڵێ و ئەو سوپایە جەنڕاڵە گەورە گرانەتان نابێت لۆ لە حیزبەکانی تر نابێت یعنی نمونەیەکی پیشان دەکورە برا ڕۆ ئەوە لە عمری 80 ساڵە هێشتان تاکڕەوی میزات ترس لە خەڵک لە ئاستی هەرە باڵایدا لە هەمووی تر ئابڕوتخوا عیب نییە زەواری ئاودەتی ئاڤەمیدیا ئەوەی بەدەستکەوتەی گەورە پیشاندەی بەڕێزان هەر ئەو مەسعود بارزانیە هەموو قیادەی کوردی لە 91ەوە لە بۆ 2003 تا 5 بۆش استقبالی لە بەیت العەبیەز دەکرد سەرۆک وڵاتەکان داهاتنەکەنیان لە شەڕیدا چەندین سەرۆک وڵات بەردەوام لەو ناوەندە ئێستا بوویتەوە شەقامەشیان کردەوە بەدەست کەوت دەفرۆشن برا ڕۆ چەند فاشلن